دوای ئەوەی کە تیمی هەژماری من ڕایگەیان کە چەند وەزارەتێک دەتوانن بچن موچەکانی خۆیان وەربگرن کە پێکاتون لە وەزارەتی تەندروستی پەروەردە و خوێندنی باڵا، بەڵام کە فەرمانبەران هاتوون بۆی موچەی خۆیان وەربگرن، بەڵام ناتوانن موچە وەربگرن تاوەکو ئێستا پارە نەچووتە سەر حسابەکانیان. من ئێستا لە بەردەم یەکێک لە ئەیتیێمەکانم لە شاری هەولێر، لێرە فەرمانبەران هاتوون بۆ ئەوەی کە موچە وەربگرن، بەڵام چاوەڕوانن تاوەکو پارە بخرێتە سەر حسابەکانیان، چونکە تاوەکو ئێستا ناتوانن موچە وەربگرن. لە نزیکەوە قسەم لەگەڵ بەشێکیان کرد، ئەوتیان ئێمە لە نیوەڕۆوە هاتوون بۆ ئەوەی کە موچەی خۆمان وەربگرین، بەڵام تاوەکو ئێستا موچە نەخراوەتە سەر حسابی ئێمە و وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن کە لە نیوەڕۆوە بەردەوامن لەوەی کە هاتوون بۆی موچەکانی خۆیان وەربگرن. بەڵێ بینێرانی کۆباس و ئەوانەی کە هەژماری منیان هەیە ئەمڕۆ لەلایەن تیمی هەژماری منەوە ڕاگەندرا کە بەشێکیان موچە وەردەگرن، وەک وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا، ئەوانەی کە کارتی بانکیان هەیە یاخود هەژماری منیان هەیە، ئەوانەی کە بەکاش موچە وەردەگرن. بڕیار وایە لە بەیانیەوە ڕۆژی پێنجشەممە موچە بە شێوەی کاش وەربگرن کە لیستی موچە بەم شێوازەیە کە بەیانی خانەنشیانی شارستانی، خاوەن پێداویستی تایبەت، زیندانە سیاسی و بەرکەوتوانی کیمیا باران و کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان، کاروباری شەهیدان و ئەنفالکراوان، پەروەردە خانەنشینی پێشمەرگە، دارایی و ئابووری، دەستەی دەستپاکی، دەستەی وەبەرهێنان، دەستەی ژینگە، دەستگای مین، ناوچەکانی دەرەوەی هەرێم، کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن، دیوانی چاودێری دارایی، مافی مرۆڤ، ئەوانە ڕۆژی پێنجشەممە 2/2/2025 دەتوانن موچەکانی خۆیان وەربگرن و ڕۆژی شەممە 4/2/2025 ئەم وەزارەتانە دەتوانن موچەکانی خۆیان وەربگرن. ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن، تەندروستی، ناوخۆ، داد، ئەنجومەنی دادوەری، پلاندانان، بازرگانی و پیشەسازی، سامانە سروشتیەکان، گواستنەوە و گەیاندن، کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و شارەوانی و گەشت و گوزار و تەواوی ئەو وەزارەتانەی کە ماون لە ڕۆژی یەکشەممە موچەکانی خۆیان وەردەگرن. وەکو ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ بڕیاروا بوو کە هەر لە پێش نیوەڕۆوە ئەوانەی کە سیستەمی بانکی و هەژماری منیان هەیە، وەکو وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی تەندروستی، دەتوانن بێن لە ئەیتیمەکان موچەکانی خۆیان وەربگرن، بەڵام ئەوانەی کە سەر بە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستین هاتوون بۆی موچەکانی خۆیان وەربگرن. لە بەردەم یەکێک لە ئەیتیێمەکانم لەو ئەیتیێمە تاوەکو ئێستا موچە نەخراوەتە سەر حسابەکانیان و ئەوانی چاوەڕوانن دەڵێن چاوەڕوان دەبین تاوەکو کە موچە دەخرێتە سەر حسابەکانمان و بتوانین موچەی مانگی تەمووز وەربگرین.